جه دنگ امریکا سلاوريزن هفكاري من دخيل شامو من صالح دمي جربوا بنر هجا دمجمير حفته بيانيه الواشنطن باي تختم خلك كانوا برنامج كورت كونكشن جورا پیشکشتکن سلااو ڕێز و ئەم کاتتان شاد لە بەرنامەی ئەمڕۆدا دەچینە بارودۆخی ئێران و خۆپێشاندنەکان دەچی گەشتن و هەروەها ئازادی ڕۆژنامەگەری و سانسۆری میدیا لە تورکیا دوو بابەتی بەرنامەی ئەمڕۆمانن. ام هروها بحثا پیشکتنین داوی لدور ایریشا پیشبینا ترکیه یا بجایی لباکو روجلات سوریه جی دیکن. جنرال هزین روسی الکساندر چیکو روجا یک شمه به فرماندار هزین سوریه دموکرات مظلوم عبدی را لباکو روجلات سوریه جویا وان بحثا ایریشو گفن ترکیه لسر وان نفچیان کر پشتی کمبونا وان پامنیر مزانا عمر هفیوینک لگل عبدی لدارخست وی بحثا و مجاری کر لدور و که و هروها بیواجوین داوی جالی ترکیه و پامنیرن ما زانا عمر ج قامیشلو و عارف اصلا جوانه به مرانه دما و هر دوان جی باش زانا آگاهین داوی لجمت چنه و مظلوم عبدی چی گوت؟ بله دم باش شخواد هیفینا لگل فرماندار گشتی هیز سوریه دموکراتیک مظلوم عبدی دسپیکی وی بال کشاند لسروی که گو دورینتین آرمانجکرین جالی ترکیه و وقت کامپا هولی وقت دورینتین هن بنگاه کواليسيون لحسكي اف تي چوا تی فرماندار هیز سوریه دموکراتیک اف برسفدا لذاني كات نكرن المساج قال لك سوب نتنج اجمر وش خوزت ايميل مددن يعني اجمر مرد بيم خزمه تنا بكن اشكال جد بيجن لبال المساج او بجبو باهي زانو بجبو حر كسيبون وتيبات جبو قوارسيون يبون يعني او قوارسيون دي بيجين كي اذا ايه تحالف ايران ويدي يعني ونقرك البرنابن يدي هبونا والبدر كي او يعني وصل بيجن بو ما نابي اصلا قلت بك ام ظاهري مناخين يحسب كده انت معني خونينا جو ام بيجن قاعده ابي بخخين قاعده تحالف بخخين يجيكو تحالف الشغل الوضع قاخين المخيمه هو ليه خين نجي ترخين او انا او بنتبلي يدبم يعني ابا او مساجك مش بحر كيس جبو باهي زانا وايدي او يعني ايديك ام ايدي ام ابونا وجه بركي قبولناك وي معنى دابو وش بالبيجي قالك لوي أستيجي قالك درسفيك باهي ذهبه جخوا لسر مجارك يدنجي لسر كومبونا لسر مجارة دنافبرا كومبونا دنافبرا هزن سوريا ديمقراطيك لقال فرماندار ارتشا روسيا لسوريا بريز عبد تكسكر جو او كومبون تشيبويه و دردورا نافاروكا جيفيني ديجي اف برسفدا راسته ام بس بقدر رونشتن و يعني فراني مجاري كم مسار خفت مجاري نبن مجاري يعني تشوا كوريشي تركان ورن راوستاندن يعني ما جوان خاصكو جرك اركوانا جرك يبغى يريشي تركان ورن راوستاندن وده زانن يعني بري او هبون نافر روسيا وتركيا ده اوكي اتفاقك هي الوطنك الوطن السوتشي تحذر النوز ده انه تركيا والوطن بن بيدك بهرمت كي ما جوان خاصكو لو لوطن خالي دار كبن ويريش تركان راوستين واللي بيشي يريش كاي باجي تركاجي راوستين براني اخفتني مال سر با اويتشي با سر مجارات شبو لسه كم هذا قانون تشبكن اما هذا قانون تشوا قال لكن تنسيق بكن جخوا دوان دوی هیفوین ده فرماندار گشتی هز سوریه دموکراتیک بال گشاند لسر گلک خالان یک لسر هلوستا امریکی آدن جارای که اشکره دکه گوی پیام که مساج که جبو سروک امریکای جو بایدن ریکریه و او باور دکه گو سروک امریکای ویرینه ده لسر تراجدیا سال 2019 دما فکشاندنا هزن امریکی و دسپیکرنا ایریشه که ترکیه لسر وی هریمی باشه عارف اسخازم هلوستا بيجن تركان وان دروجين داويدا او كم دوه كومبونه كحكومه تركيا هبود في درباره دا پیشکتین داوی في درباره دا چنه و مدیا ترکیه في درباره دا بحثا چدکه گلو ایریشه که بجایی لباکروجلات سوری جاری ترکیه و نزیکه
بله وک و قلاوی کرد دو جوینا حکومتی هبو به سرکاتیا رجب طایب اردوغان او جوین 4 ساعت بردوام کربو و تی گوتن کو هری مجارا گیرینگ هری مجارا بدی اپراسیونال سر سوریه بینگهن روجاوای ویدری بو اردوغان دوی جوینه دا گوت کو دیسانه قالا بویرا استانبول و قارقامشه کر کو دبیجی ویدری زاروک کی 5 ساله هاتیه کشتن و ماموسته هاتیه کشتن و هر وها استانبول جی 6 کس هاتبونه کشتن دیسا دبیجه کو او ایریش عالی PKK YPG و هاتیه پیکانین جبروی او دیسا پاراست کو او د اپراسیون خو بردوام بکه هر وها قالا 3 کیلومتر جکر جبر کو سالن بورین داجی او مجار هبو هند اپراسیون جی به کی پیکات او د خوازن دیسانه اپراسیون کی پیک بینن و سر سینور حیا ناوا آخا سوریه 3 کیلومتر دا کیون و یه پیگیج سر سینور خو دور بخن او د پاریزن کو به وی کی او د اولهیا سینور خو اولهیا ولات خو ورگرن به وی کی جی او شکسه دستور ناورگرن او کنگ بخوازن او د اپراسیون پیک بینن جبر کو د پاریزن کو او جبو اولهیا ولات و تقصد و بکرن لی جبو اپراسیونی که به جای دا چه آگاهی ندا لی ایرو بردف که سروکومار رجب طایب اردوغان بردف که وی ابراهیم کالنگوت کو ام جبو هر دم جبو اپراسیونی که به جای آماده نه هر واحزا ارتش واجی جبو اپراسیون دوالیسی عالی جی دکار رم بکن سر سینور باشه زانا ترکیه بحثاوی که کربو که یعنی هن راپورتان بحث کرد که ترکیه هن مرج دانی نجبو که اف ایرشا بجایی پیک نه یک جوان که هزین سوریه هزین حکومت سوریه در باسی وان نفچین که نهاد بن دست هزین سوریه دموکرات دانه اف جاری هزین سوریه دموکرات و چوات دیتن گلو او آماده نتشتکی وها بکن صالح الشخوا او یک لسر جو هاجر امریکا وک ناف بینکار مرج جبو هسدی و جو هستنه برسوا هسدی اف بوگونا تم مرج نهاتنه جالی امریکا ده لآلیه دن هن راپور جبو روسیای جی همان گوتن هات گوتن برسوا هسدی و جاره هنکی هاتو بو هرتن گوته بجا گو کم جوین وان لگل فرماندار روسی لسوریای بردوام داکو اف تصعید داکه و شر راوسته لی داخوازن وکشاندنا یه پگی هسدی اویا ودگر سال 2019 و هر دو آلیجی تکز دکنگو دکارن بجی بکن یان اشارتن ارینی هنجبوگو ریل بر ایریشه که پیگرتن هگر هات خواستن لجبو بلافبونا ارتشا وگرا ارتشی رژیم سوریا جبو وان نفچیا جخوا بری هجمارك هي لي حطانها يعني آگاهی تکز در دورا اریکرن نه اریکرن سروی مجاری نهاتیه ناسکرن بله پامنرین ما زانا عمر قامش لو عرف اصلا جوانی سپاس جبو وان زانیاریان زیاتر لە هەفتەیەکە هێرشە ئەسمانیەکانی تورکیا بۆ سەر ناوچەکانی باکوور ڕۆژهەڵاتی سووریا بەردەوامە و لە ژمارەیەک لەو هێرشانەدا ژێرخانی ناوچەکە کراوتە ئارمانج لە نێویاندا ناوەندە تەندروستیەکان پامینی دەنگی ئەمریکا محمود باڵی لە کۆبانی ئەم راپۆرتەی ناردووە. اف بو زیدتری هفتەیەکە گوئیریشن عزمانیین ترکیە لەسەر هەرێما باکوور و ڕۆژهەڵاتی سووریە بەردەوامن. Divan êrişanda gelek caran binsaziya herêmê hat armançkirin. Got di destpêka êrişê da li Kobanê nexweşxaneya zarokan li Kaşê Miştenûr herwiha noxteyeke tenduristî li gundê Qeremuğ hatin armançkirin. Hevserokê desteya tenduristî ya herêma Firatê Ehmed Mehmûd ji dengê Amerîka ra diyar kir. Got projeya çêkirina nexweşxaneyê berê carekê ji ber êrişên Tirkiye sekinî bû û cara didiyan jî bi temamî hat rûxandin. و جبر و ایریشه گلک آستنگین تندرستی رودان. مشفى 28 تخت أبو 28 تخت جبو زارو أبو دكت لبناء أبون
15 اوده بون خنج عیادات دروا او یا گیسکیش بنده ها تا دوز کرن تشتک نما. احمد محمد ولاتی کی جباجار کوبانیه گومالاوی نیزی نخوشخانه جدنگ امریکا را آخفی او گود گوک اوزانن اف نخوشخانه جبو زاروکان دهات آماده کرن لید جاران بالافرن شرین ترکی ایریش لور پیک آنی و نخوشخانه به عرده را بو یک و بردوام کر گو اف بو 8 سالن ترکی بی نافبر گفان لهریم دخوا و ایریش دکه احمد محمد بانگ لآلین پیوندی دار کر گو چاراکه جوی روشه را ببینن سوق چطور بگی آخر اول نویر مال خدا رونینه ام نویر کاری خواب کنه ام نویر هر ندرگی ام کدا دارم والله دوره هر شب سرمی توب هر شب تینمه قیبا موو ملت دالا قیبا جرحا قیبا هجای گوتنه گود بیستی و مهیدا ترکیه دست به ایریشن عزمانی لسرانسری هریما باکور و رجلات سوریه کر و ده انجام دا گلک دزگین بنسازی هریم هاتن آرمانج کرن وک و نخوشخانه لکوبانی و کارگاه غازه لهریما جزیره هر وها ده انجام ایریشان دا هجمارک سیویل جی بون قربانی اف حد و آواهین گو لپاش ما خویا دکن نخوشخانه زاروکان بون لکوبانی ده بیستی مها 11 دا و ده انجام ایریشک عزمانی جعالی بالافرن شریین ترکیه و هر دو آواهی هاتن روخاندن و جکار درکتن. محمود بالی دنگ امریکا، کوبانی. آژانسا نویچه‌یانا ایران مهر دوه راگهاند که کاربدستکی لشکری سوریه گوت هریکیم 20 تانک و وسایط زرخی ارتش سوریه به چکین گران و توپان بر به باجار کوبانی و هاتن شاندن. اف گافت پشتی که هزین ترکیه به دهان جاران کوبانی توباران کرد. جبو رونی کرن و شروع پیواجوین داوی لورنها دکتر بختیار حسین پزشک گشتی جه کوبانیه بر ریاسکای به مرایه دم باش دکتر بختیار لکوبانی چاوا بحثوان پیواجوین داوی دبه. السلام عليكم مستر صالح ولحمو بعدين براستي من الرابور وجد بريكل ومن باش يكميج نوتشا بريكل لسر رابورك او اجانس ايراني قلتي يعني حتى بيقوي تشوين تانك هاتنا لشكل ارتش السوري يملك بتشكيله نبي الرجال ويعني نكت برتيكه ما جبركو الجادين تريدن ما هي نبيشكو لتاني بحث اوبراسيون تركيا اكو بيغوي تم جالي دولة تركيا دو سركوماري ويدو وزارة دوله داخلية قالكي موضوع بكل بسيكولوجيا ملات وبحث وين مسألة الجان او ويا الرجال مثلا برسوا حتى بيقوي الاشكال السوريه يعني بلا انا شويه كنت تحضر وجده تحضر حيده او الاشكال هون فريموين او انا جي خدنا فا دسبيك اوبراسيون دجا قالك جي تجاه الاشكال السوري بنا ارمانج بو توبين دولت باشه دکتر بختیار یعنی بحثوایی که دبه کروس هنکی ناو بینکاری دکن که بهرن او گرجین هی یعنی او ببیجن او ایریشا بجایی که ترکی پلان دکه هنکی کیم ببه کیمانی دوی دمه دا نبه اف چه قصد جه آلی خلکه و بارنی هاتیه پیشوازی کرن؟ براستی یعنی از نوع پوشی رو مکبر کچنسی من از بین یعنی سوری و 10 سال بوریدا بوی بازار مزن پیدا برجواندین حمود دولتان چه دولت زلهز چه دولت حرمی هر کسی دیگه سوریه ام بین طرف راکد درباره به اپراسیونه دا یعنی قفل دولت ترک وقت درابورا مشكلة ودج محمود بول يعني حي صار قفل أفضل بسبب الترور وبسبب عرب قرنا سينور نفين بين باشور تاني يعني تشتك حتى في قوين براتيكي دا نهار تاني باندورا بسيكولوجيك وملات نكاري يعني شوية كيسندي جيانا خوا بين بريفا كله أزبين يعني وقت نيرينا من يعني الشخصي وأجلك همول من كوتش إذا مثلا تشوفيني هر وقت واز همولات كي بيواناتيمه أزبين بسقريقا سوري بروا يعني هذي تشتن قفنا داويد بروا شارع سارية داري يعني
دویدرزی دولت ترک بخوازه که کرد به گیم دستکفتی درکنه. چه باز هم خواست گیم من دستکفتی کردان ترکیه را بکبه برجواندی از ترکیه. بگمان روس، امریکا، دولت کوالاسیون ناف دولتی از بین آواکی دیرک آن ندیرک اوجی دویدا واندو. باشه دکتر یعنی ام دزانی کو ترکیه جبره ده تم يعني بيجن بالصالانه تم ايريشان بريا درونان لباكروجلات سوريا بكارتينا لجوازيه فيجري او كو هناكي بفروكن شر جيرخانه وبنجهين سيفيجي كربون ارمانج دنافوان دجي وكو رابورتا بامنيري ملكوباني گوت کو نخوشخانه که زاروکان لکوبانی او یک تو وکو پزیش یکی یعنی چقاس گوهرتن در دخه هوله و لسر اصلا درونی یعنی با اصلا زیان مروفی سیویل چقاس به باندور لهریمی یعنی وکو یعنی او ناو مزنی کتی گوتن اپراسیون که بجاهی و اپراسیون که لشکری حتی به گاوه یعنی هیرو هم به دمجمیر هم تبين بيسونه معها يالزان عن نهرج قال كنت تركيا بخاصة يعني تا اوبراسيونك هم بين عزماني يا بجاي بكره وبكره برضو شر ناكد مثلا تشل عفريني بو تشل سريكاني تشل الجريسيتي بو وبكره بين تاني د ديسا شدو بين مردو الجزر او دستگاه تندرستی گلبزنی یعنی باشو کو نکتبو پراتیکه باشو کو ملت دجیار خوش دست نده از بین تنه وقت نامنه نه دیرکت نش دولت ترکیه کو ام هنه و اپراسیون روجه و اپراسیون آماده تنه لأصل پسیکولوژی چه لقصد بکی و چه پسیکولوژی ملت بکی کو اف هرما به وطن بمینه اف هرما به ملت بمینه وقت ترورکی نه دیرکت یعنی مخابن جالية دولة تركيا لا حتى كي جان أصله كي ببي يعني إن وقت الشروجة تيم وقت بله دكتور بختیار حسین پزشکی اشتیت جباجاری کوبانی مرا بوی سپاس شبو مارا آگاهی لە مانگی تەشرینی یەکەمی ڕابردوودا پەرلەمانی تورکیا یاسای زانیاری ناڕاست یان زانیاری شاش دەرکرد لە کاتێکدا کە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی ئێستای تورکیا کە زۆر جار تۆمەتبار دەکرێت بە دەمکوتکردنی ئازادی ڕۆژنامەگەری ڕوبەڕووی قورسترین هەڵبژاردنەکانی سەرۆکاتی دەبێت لە مانگی حوزەیرانی داهاتوودا لە چەند هەفتەی ڕابردووشدا ڕۆژنامەنووسان ڕژانە سەر شقامەکان بۆ ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە یاساکە و زیندانکردنی هاوکارەکانیان بە یاساکانی هاو شێوە ئەمە ناوەڕۆکی راپۆرتێکی دەنگی ئەمریکایە. نتوان یەکگرتی نیگەرانیا خۆ دەربەری پشتی کو پەرلەمانی تورکیە یاسایەک پەسەند کری کو دەشێت ڕۆژنامەڤانان و بەکارهێنەرên سوشیال میدیا بۆ ماوەی 3 ساڵان زیندان بکات bi tawana balafkirina nûçeyên sext e. Yorumlandı. Ama tüm itirazlara rağmen AKP ve MHP iktidarı bu tevî hemîna razîbûnan hikûmeta AKP MHP ev qanûna bi navê zanyariyên şaş an ku bi gotina me qanûna sansûrkirinê derxist. Di encamê de nû hevalên me rastî eşkenceyê bûn û kirine di zindanan ve. Ev êrişên bi vê rengî tiştek nû nîne bi taybetî jî li dijî medyaya azad ya Kurdî. Nivêsîngeha mafên mirovaniya netewên yekgirtî ragihand ku ev yasaya delîveka berfireh dide ji bo şilûvekirina zêdegafiyan û daxwaz ji Enqere kir ku rezêl azadiya derbirînê bigirît. Dezenformasyon yasası aslında seçimlere yönelik bir hazır. Yasaya zanyariyên şaş bi rastî ewkî amadekiriya bo helbijartinan. Di xalekê de ji bo tepesandina dengên cudabîr û dengên serbixweyê civakê bi hêceta zanyariyên şaş ji bo ku propagandeyê bikin. Demê helbijartinan dê demê xebata rastî û derawanbe li Tirkiye. Ev yasayînî desthilatdariya hikûmetê ya kulser mîdyayê hey bihêztir diket. Heşt heyvanberî helbijartinên giştî ku Serok Recep Tayyip Erdoğan dirapirsiyan da ne rêzapêşiyê ye. Yani günün sonunda evet dezenformasyon yasası elinde. Di dawiyê de ev yasaya zanyariyên şaş çekekê diye ku dijî me bikartînin. Wan bi dehan çekên dî hene. Ev yasaya çi guherînan nake. Lê beşeke ji hewlên paşerojê ji bo kontrolkirina yariyê. Peyvdara nivêsîngeha mafên mirovaniya netewên yekgirtî Marta Hurtado di daxuyaniyekê de ragihand em ji pesendkirina evan yasayên coracor li Tirkiye dilgiranîn
کۆمەتەرسیە سنوردارکردنە ئازادیە دەربڕینên وڵاتی bi şێوەyekê berçav heye. Her wisa gotî li gor yasayên mafên mirovan yên navneteweyî, azadiya derbirînê bi tenê zanyariyên rastnîn in, belku zanyarî û bîrobawerên cuda cuda ne çil ser online yan offline. Daha da büyüyor artık kendi Meha ez dixema salametiya me deme. Ez bawer dikim dê tişteke dî ête serê me. Ku tundiya em rast dîtên dê zêdetir be. Min hesteka heye ku ew dê hêj pitir bi vê yasaya sansorê bi serê me înin. Piraniya rojname û kanalên televizyonên Tirkiye kedine bin kontrola karbidestên hikûmetê û hevalên wê yên bazirgan. Di demekî de ku tebeserkirineka berfireh piştî kûdedeka neserkeftî ya sala 2016 dest pê kiriye. Di pîverê salaneyê azadiya mîdyayê ku li destpêka vê salê ji layê peyamnêrên bêsnûr ve hatiye balavkirin, Tirkiye di nava 108 welatan da di rêza 149 daye. Hatînmayî dengê Amerîka, Washington. Dengê Amerîka Çavkaniyeka pêbaweriya nûçew agahiyan. Birêya malper û platformên mîdya civakiya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ئێران پێشوازی لە بڕیارێکی عێراق کرد بۆ دووبارە جێگیرکردنەوەی پاسەوانی فیدرالی بە درێژای سنوورەکانی و وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێرانش وتی کە هیوادارین ئەمە بە ژێرەی بەڵێن و ڕێکەوتنەکان بێت لەگەڵ بەغدا بۆ پاراستنی سنوورە هاوبەشەکان لە هەمان کاتشدا کاربەدەستانی هەرێمی کوردستانی عێراق لە وتوێژدان لەگەڵ حکومەتی ناوەندی عێراق بۆ ئەوەی گەرەنتیان پێ بدرێت کە ئەرکی ئەو هێزانە تەنها پاراستنی سنوورەکان بێ. پێشهاتی نوێچین وەڵام لای پەیامنەری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەرە. دڵشاد فەرموو. دەخل دیارە تازەترین زانیاری لەسەر هەوڵەکانی عێراق و ئێران بۆ بڵاوکردنی هێز لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان بە خیتابی بەرپرسانی هەرێمی کوردستانەوە ڕوونە کە جۆرێک لە ڕێکەوتن هەیە بۆ بڵاوکردنەوەی هێز بە درێژایی سنوورەکانی نێوان ئێران و عێراقدا و شەوی ڕابردوو یاخود درنگانێکی دوێنێ سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە چیتر ڕێگە نادەن کە لە خاکی هەرێمی کوردستانەوە هیچ حیزب و پارتێکی کوردی هەڕەشە لە ئاسایشی وڵاتانی دراوسێ بکامە بەلای چاودێرانەوە خوێندنەوەی ئەوەی بۆ کریەکە عێراق و ئێران و هەرێمی کوردستانی جۆرێک لە ڕێکەوتن کراوە بۆ ئەوەی کە چالاکی پارتە کوردیەکان لە ناو خاکی هەرێمی کوردستانەوە بۆ ئێران قەدەغە بکرێت و هەندێک زانیاریتر لە ئارادایە کە ئێران بە دیاریکراوی داوایەکی لەو شێوەی لە عێراق و هەرێمی کوردستانی شەیە بەوەی هێزەکانی پارتە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە چەک داماڵێ و هاوشێوەی مجاهدینی خەڵک کە بنکە و بارگاکانیان گواستنەوە بۆ دەرەوە مامەڵیان لەگەڵا بکرێ بەڵام ئەمە بۆ هەرێمی کوردستان ئەگەرچی ڕوون نییە تاکو ئێستا وەڵامی داواکاریەکەی هەرێمی کوردستان بۆ خواستەکەی ئێران چییە بەڵام ئەمە بۆ هەرێمی کوردستان بەڕای چاودێران قورسە کە دەستبردن بۆ چەککردنی هێزە کوردیەکان یاخود کۆکردنەوەیان لە با بڵێن مخەیەمات و لە جێگەیەکە کە بە تەواوەتی چالاکیان لێ قەدەغە بکرێ بۆیە ئەوەی کە ئێستا لە ئارادایە ئەوەیە کە ئێران خواستەکانی خۆی خستوەتە ڕووە بە ئاشکرا هەڕەشەکە و چاوەڕێی جێبەجێکردنی باڵێنەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان. حەزم کرد باسی وەڵامی پارتە سیاسەکانی کوردی ئێران بکەین بەڵام پێش ئەوە لیوا بابەکر زێباری سوپاسالاری پێشووی سوپای عێراق سەبارەت بە پرسی ناردنی هێز بۆ سنوورەکانی نێوان هەرێمی کوردستان و ئێران و تورکیا شەڵبەت دەڵێ کە ئەمە ئەرکی عێراقە ئەرکێکی عێراق و ئێران و تورکیایە بە پێکەوە جێ لە بۆچنەکانی بگرین دەگەڕێمە لای دەرشاد. حرس حدود عراق السنور الجديد يعني سرتاسر حدود عراق خري يعني نبذ قال ايران وقال تركيا يعني قال جنوب سوريا هم حرس حدوده سنور ام بوليزم او دي خو بوليزم ما امكانات هنا ولا امكانات هنا هر کسی سوری خودی خوب پاریزید دی بو احتمال داده سمن اسم سوری پاریزم بەڵێ دڵشاد تێگەشتنی جەنابەت بۆ قسەکانی بابەکر زێباری کە ئەفسەرێکی گەورەی کوردە هەڵبەت لەگەڵ حکوومەتی ناوەندی لە وەزارەتی بەرگری عێراق کاری کردووە.
دەخیل قسەکانی بابەکر زیێباری ڕوونە ئاماژەیە بۆ ئەوەی کە ڕێکەوتن هەیە لە نێوان عێراق و هەرێمی کوردستانە بۆ بڵاوکردنەوەی هێزی فیدراڵی بەناوچە سنووریەکانە. دیارە ئەم نەرمیەی هەرێمی کوردستان بۆ ڕازیبوون بە بڵاوکردنی هێزی عراقی لە ناوچە سنووریەکانە لەژێر ئەو گوشارانە و ئەو هەڕەشانی کۆماری ئیسلامی ئێرانەیە کە دەیکاتە سەر ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان. بێگومان لە ڕابردووە حکوومەتی عراق یەکێک لە خواستەکانی مەسلەی بڵاو پێکردنی هێز بووە بە سنوورەکان و مەسلەی کۆنتترۆلکردنی فڕۆکەخانەکان و مەسلەی دەواازە سنووریەکان بووە کە هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک ئەمەی ڕەتە کردەوە بە تایبەت بە دیاریکراوی مەسلەی سنوور بەلای هەرێمی کوردستانەوە پێشتر ڕێکەوتنی لەسەر نەکرابوو و ڕەتیە کردەوە کە ڕێگە بدا بە عراق ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان کۆنتترۆلکە بە بیانووی پێشمەرگەش بەشێکە لە سیستمی سەربازی عراق. بەڵام لە ئێستادا گۆڕانکاری لە خیتابی سیاسی بەرپرسانی هەرێمی کوردستانە وەکەوەی کە لە قسەکانی بابەکر زیێباریە بە دیمانکە ڕوویداوە. ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی هەرێمی کوردستان لە ژێر فشاری گەورەی کۆماری ئیسلامی ئێراندا ڕازی بووە بە بڵاوکە پێکردنی هێزی عراقی یاخود فیدرالی بە ناوچە سنووریەکاندا. دڵشاد قەت وەڵامێک ڕاگەاندنی شتێکمان بیستووە لە پارتە سیاسیەکان لە کوردی ئێران لە ناوچەکەدا سەبارەت ئەو پێشهاتانە؟ دەخیل من زۆر قسە لەگەڵ بەرپرسانی پارتە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئاکەم. ئەوان ئاماژە بەوە ئەکەن کە لە ناو خاکی هەرێمی کوردستانەوە هیچ مەترسیەکیان لەسەر ناوخۆی ئێران دروست نەکردووە و هەوڵیان داوە کە بیانوو نەدەنە دەست کۆماری ئیسلامی ئێرانەوە بۆ ئەوی فشار بخاتە سەر هەرێمی کوردستان. بەڵام ئەوان ئاماژە بەوە ئەکەن کە ئەمە ئێستا بەرامبەریان نەکرێ بە شێوەیەک لە شێوەکان فشارە بە ئاراستەوەی ئێران ئەوێت ناکۆکیەکانی ناوخۆی تەحویلی دەرەوە بکە، هەناردەی دەرەوە بکە و چاو لەسەر ناکۆکیە نێوخێوەکانی ڕەت دوور بخاتەوە. بەڵام بەرپرسانی ئێران جەخت لەسەرەوەکەنەوە کە چەک و تەقەمەنی لێرەوە ڕۆیشتووە ئەو دیواوە بەرپرسانی هەرێمیش ئەمە ڕەتەکەنەوە. بەڵام بەرپرسانی پارتە کوردیەکان تاکو ئێستا کە من قسەی تیاکەم بە هەموو شێوەیەک ڕەتیەکەنەوە کە چەکدا بنێن و ڕەتیەکەنەوە بچنە ژێرباری گوشارەکانی کۆماری ئیسلامی ئێران و ئاماژە بۆوەکەن کە ئەمەی بەرامبەریان نەکرێت گەڕانە بە دوای بیانوو و پێشرکاریە بەرامبەر بە خاکی هەرێم ئەگینا ئەوان تاکو ئێستا مەترسیان لەسەر خاکی ئێران دروست نەکردووە. دڵشاد ئەنوەر پەیامەری دەنگی ئەمریکا لە کەرکووک زۆر سوپاس. وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا جۆن کەربی دەڵێتن ئێمە بە بەردەوامی باوەڕمان بە مافی خۆپیشاندانی ئاشتیانەی گەلی ئێران هەیە. کەربی گوتیشی ئێمە بەڕوونی ئەوەمان ڕاگەاندووە کە پشتیوانی لە ژنانی ئێران دەکەین، بەڵام دیارە لەوەش زیاتر نیگەرانیەکان سەبارەت بە سەپاندنی شێوەی ژیانیانە و ئێمە بەردەوام دەبین لە هەر کارێک کە لە توانەماندا بێتن بۆ ئەوەی نەک تەنها پشتگیری لە مافی خۆپیشاندەران و ژنان بکرێت لە ناو ئێراندا، بەڵکو لێپرسینەوە لە ڕژێم بکرێ لەسەر ئەو شێوازەی کە مامەڵا لەگەڵ خەڵکەکەیە دەکاتن. بۆ زانیاری زیاتر و ئاگاداری ڕەوشی ئەمڕۆی ئێران میوانداری تەیمور ئەلیاسی نێونەری کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان لە نەتەوەی گرتووەکان کە ئێستا لە ژنیف ڕاستەوخۆ لەگەڵمانە. زۆر سوپاس کاک تەیمور. زۆر ڕاگەیاندنی پشتیوانی لە خەڵکی ئێران و بەتایبەت مافی ژنان دەبیسی، ڕاگەاندنی دوێنی وتەبێژی پەنتاگۆن ئەوەشمان بیست. ئایا ئەم شێوەیە پشتیوانیە بەسە؟ سڵاو لە بینانی بەڕێستان دیارە بۆ ئێمە کۆمەڵی مافی کوردستان هەروەها بەشێک لە کۆمەلگای مافی مرۆڤ پێشوازی دەکەین لە پشتیوانی بەرپرسانی وڵاتانی وڵاتانی ئەمریکا هەروەها ڕۆژئاوا نەتەوەی کردەکان لەم کات و ساتەدا کە خەڵکی ئێران تایبەتی کچان پێکاتن نەتەوەی ئاینەکان خۆپیشاندانەکەن کە ئێمە ناوی دەبین دیفاع لە کرامەت، دیفاع لە کرامەتی ژنان پێکاتن نەتەوەی ئاینەکان، هەروەها دیفاع لە کرامەتی چینی کرێکار و هەژار کە زیاترین قوربانی سیاسی سەرکوتی کۆماری ئیسلامی ئێران. ئەم پشتیوانیانە زۆر پێویستە بۆ کەمکردنەوەی کوشتار لە ئێران. باڵێ کاک تەیمور لە هەمان کاتشدا دەسەڵاتدارانی ئێران دەڵێن کە بەڵگەیان هەیە دەستیان کەوتووە کە وڵاتی ڕۆژئاوا دەستیان هەیە لەو خۆپیشاندانانەی کە لە ئێرانیان گوتوتە لە ئێرانیان هەیە. دوێنێ دووشەمە ناسر کەنانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران گوتوێتی کە زانیاری تایبەتیان دەستکەوتووە کە دەسەلمێنێت ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا و هەندێک لە هاوپەیمانەکانی ئەمریکا ڕۆلیان هەبووە لە ناڕەزایەتەکاندا. ئەمە هۆکارێکە کە دەسەڵاتدارانی تاران ڕەفتار لەگەڵ خۆپیشاندەران بگۆڕن، بۆ نمونە وەک خاین لە قەڵەمیان دەن یان یارمەتی ڕۆژئاوا و ئەمریکا دەدەن.
دیارە ئەم وتارە گفتمانەی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران ئەمە وتارێکی تازەنیە لە 4 ساڵی ڕابردوودا تەواوی داواکاریەکانی ئاشتیخوازانەی گەلانی ئێران خەڵکی ئێران ژنانی ئێران بە شێوەیەکی سیستماتیک سەرکوت کراوانە دیارە ئەمەش بەشێکە لە سیاسەتی یعنی بلا ڕێدابردنی هینە ڕوانگەی مرۆڤای خەڵکی ئێران لەسەر ئەو داوا شارەکانی گەلانی بنەسی ئێران لە کۆماری ئیسلامی ئێران بۆ ئێمە شتێکی تازە نییە ئەو خۆپیشاندانانە سەرچاوەی سیاسەتی تەبعیض و سەرکوتی ژنان و پێکهاتنەوەی و ئاینەکان هەروەها خەڵکی هەژاری ئێرانە بۆیە ئەم وتارەی کۆماری ئیسلامی ئێران شتێک تازە نەبووە ئێمە. کاک تەیموور دیسان یعنی ئەم دەزانین هەموومان دەبینین کە ناڕەزەتەکان یەکێک لە تونترین ئاستەنگەکان ئێستا لە پێش ڕابەر و دامەزراوە ئاینیەکانی ئێراندان دوای شۆڕشی ئیسلامی ساڵی 1970 هەلبەتە بۆیە پرسیارێک لای هەر کەسێک پەیادە بێت دروستە بێ ئایا ئەمە قۆناغێکە بۆ ئەوەی ئەگەر ڕژێمیش نەگۆڕدرێ بەڵام قۆناغێک بێ بۆ گۆڕینی شێوەی بەڕێوەبردننی دەوڵەتی ئێران دیارە خەڵکی ئێران گەیشتنەوە قەناعەتە لە بێتان نەچێن لە 25 ساڵی ڕابردوودا چەندین لایەنی ناوەی سیستەم وەکو ڕەفسەنجانی و محەممەدی خاتمی ڕوحانی بە شعار و شعاری ریفۆرم و چاکسازی هاتنە سەرکار بەڵام بینیان هیچ ئەڵگۆڕی لە ژیانی ئەو خەڵکە پێک نەنا ئەو خەڵکەی ئێستا هەڵساوە بخاتی دوو هۆکارە هۆکاری سەرەکی ئەویش بێبەشکردن لە مافەکان لە مافە ئازادی و بنەڕەتەکانیان خاڵی دووهەمی ئەوەیە کە خەڵکی ئێران شەڕ بۆ نان دەکات برسیەت یعنی هەژارە ئەو ڕژیمە اختلاس و گەندەڵێکی زۆری هەیە و لێ دەرکەوتوانە ئەو دووشتە بووتە دوو فاکتوری سەرەکی ئەو خۆپیشاندانەکانی ئێران بۆیە ینی گەلانی ئێران تایبەتی ژنان لاوان کچان ئەندامانی پێکاتنەکان گەیشتنەوە و قەناعەتە کردی دیکە بۆ هینایی کۆتایی بە سیستەمە بۆ ڕژمە بهێنن کە ڕژیمێکی سەرێن ناوەڕاستە. بەڵێ کاک تەیموور حەزم دەکرد بزانم وەڵامی تۆ چی بوو بۆ بڕیاری ئەنجومەنی مافی مرۆڤی نەتەوەیەکگرتووەکان پێش هەفتەیەک لەبارەی ئێران و دیسان پشتیوانی بۆ خەڵکی ئێران؟ دیارە ئێمە ڕاستیەکەی زیاتر لە 18 ساڵە بێژار دەبین لەو کۆبوونەوەکانی شورای مافی مرۆڤ بە شێوەیەکی کارا لەوێش قسە دەکەینەوەوانە بەڵام ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو 24 نۆڤەمبر بۆ یەکەمین جار بە پێشنیازی وڵاتی ئەڵمانەکانی ئەڵمان و ئایسلند ئەو بڕیارنامەی لەسەر ئێران پێشکەش کرا کە پێکهێنانی میکانیزمێکی بێلایەنی ناونتۆیی بۆ دادگای بۆ کۆکردنەوەی پرۆڤی جنایەتەکانی کۆماری ئیسلامی هەروەها دادگایکردنیان لە دادگایەکی ناونتۆیی یا ناوچەیی یا میلی و ئێمە ئەوە هەنگاوێکی مەزنە گەورەیە بۆ بەرەو ئاشتی بەرەو عەداڵەت هەروەها پێشنەوەی بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران و بۆ نامەش و ڕاگەیاندنی سیستمی کۆماری ئیسلامی ئێران ئێمە ڕۆشنە بووان بۆ دنیای دەرەوە پێویست بوو. کاک تەیموور بە کورتی ناڕەزێتیەکان نەک سیاسەت هەڵبەتە دەوترێ کە ناوەندی یاریەکەی ئەمڕۆی تۆپیپی نێوان ئێران و ئەمریکادایە لە مۆندیاڵی قەتەردا ئێوە چی دەڵێن بۆ ئەوە؟ ڕاستەکەی هینە لە ئەساسە دەبێ یاری تۆپێن یا سپۆرت نەبێت شتێکی سیاسی بەڵام داخەوە لە ئەو ڕۆدا لە تواوی دنیا مەسلەی سپۆرت و ڕاضە و فوتبال بۆ تشتێکی سیاسی بۆیە لە کاتێکە ژنان کشان گەلانی ئێران دەکوژرێن سەرکوت دەکەن لە کاتێکە ئەوریا غەفوری دەستگیر دەکرێت هاوکارەکانی لێ فوتبال دەکەن شتێکی بڕای مشتێک جوان نیە. باڵێ تەیموور ئەلیاسی نوێنەری کۆمەڵی مافی مرۆڤی کوردستانی لە نەتەوەی یەکگرتووەکان لە ژنێڤۆ ڕاستەخۆ لەگەڵ ماموو زۆر سوپاس. گۆرên jinanên ku navên wan nediyarin ew cihê herî dawiyê ne ji bo jinên ku bi navê parastina namûsa malbatên xwe hatine kuştin rêxistinên jinan û çalakvanên femînîst boneyan da diçin ser gorên wan ronî didin ser çîrokên wan û kesên ku destên wan di xwîna wan de heye şermezar dikin. Peyamnêr Amal Silêmaniyê raporteka amade kiriye. جیاواز لە دوا منزڵگای مرۆڤەکانی تر هەر بە بینینی کێلەی گۆڕەکان هەز بە بێنازی و بێکەسیان دەکەیت. گۆڕی ژنە بێناو نیشانەکان جێگەی ئەو ژنانەیە
کە بەدەستی غەدر لەلایەن خێزان و کەسوکارەکانیانەوە کوژراون، بیانووی کوشتنیشیان پاراستنی شەرەفی خێزانەکانیانە، دواتر بێناونیشان بە خاک سپێردراون. ئەم گۆڕی بێناونیشانە لە ناوجەرگەی شاری سلەیمانیا و شاری ڕۆشنبیرانە زامێکی زۆر قوڵە، زامێکی بێهەتوان و ساڕێژ نەبووە کە چۆن ئەکرێ لە شاری ڕۆشنبیرانە ئەم هەموو گۆڕی کە ئێوەی بینن هەبێت و بێناونیشان نێژرا بێتن. ئەم ژنانە دووجار بوونەتە قوربانی عەقڵێتی پیاوسالاری و ناموسپەرستی. یەکەم ژیانیان لێسەنراوەتەوە، دوای مردنیشیان ناونیشانیان. بەپێی ئامارەکان لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 6 ژن خۆیان کوشتووە و 22 ژنیش کوژراون. وڵاتەکەمان بۆتە جەنگڵستان، هەر وەزعی دروست بێت ئەگە تۆ سەیری بکەی فاکتەری سەرەکی تاوانەکە پیاوە لەژێر ئەژمولی پیاوسالاری ئەو بۆ خۆی بەرزەنگی بانا دەرەچێت چێ بێتە قوربانی ڕەگەزی مێینات چ کەس بێت چ پاکیزە بێت. لە 16 ڕۆژەی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توندوتیژیدا ژنانی بەشێک لە ڕێکخراوەکان چالاکیەکانیان دەبنە سەر گۆڕیش نەبێناونیشانەکان، وەک پیشاندانی ناڕزایی و شەرمەزاری ژن کوشتن لە هەرێمی کوردستاندا. داوا دەکەن چیتر ژنان نەبنە قوربانی عەقڵێتی ڕێگەزگەرایی. ئەمڕۆژ ئەم ژنانە هاتوون بۆ بینینی نمایشێک کە تعبیرە لە ئازاری ژنە بێنازەکان. وکارە هونێرەکەی منش واقعی نییە، بەس ویستم ڕەبتیکەمە بەواقع لە بری ئەو کچ ژنە کوژراوانە بێمە زمان کە سەرڕای کە بەنا حەقیە کوژرێن لێنای خۆشیان بێ بەشەکرێن و سەردانیش ناکرێن. جێ شەرمەزاریەک لە سەدەی 22 ژن و کچە کوژی لە ژێر ناوی شەرەفجان لە ژێر هەر نایەکا بێ. ویستم وەکو هۆشیاریەک دروستکەم چووگەم سەر وەکو وتم ئەم گۆڕستان کەس نایەتە ناوی خەڵکەکە بەشی بوو لە کارە هونێریەکەم، ویستم خەڵکەکە بێنمە ناو گۆڕستانەکە. هۆکاری کوشتنی هەر یەک لەم ژنانە هۆکارێکی هاوبەشە کە کوشتنە لە ژێر ناوی شەرەفدا، کە عەقڵیەتی ناموسپەرستی و پیاوسالاری لە کۆمەڵگەی کوردیدا لی بەرپرسیارە. ساڵانە ژنان لە بۆنە جیاوازەکاندا دێنە سەر گۆڕی ژنە بێناونیشانەکان و شەرمەزاری ئەو دەستانە دەکەن کە سوورن بە خوێنی سەدان ژن لە هەرێمی کوردستاندا و تا ئێستاش کوشتن لە هەرێمی کوردستان لە ژێر ناوی شەرەفدا بەردەوامە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. دەنگی ئەمریکا، سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دۆناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا سەرنج دەخاتە سەرمێژووی دوور و درێژی چاوگرتن لە خۆپەرستی دوای ئەوەی لەگەڵ ناسیۆناڵستێکی سپی پێست کە ئینکاری هەڵاکۆز دەکات و گۆرانیبێژێکی ڕاپ کانی وێست نانی خوارد. ئەمە دەبێتە مایەی نیگەرانی تەنها چەند ڕۆژێک دوای ڕاگەاندنی سێم هەڵمەتی هەڵبژاردنەکانی بۆ کۆشکی سپی. ترامپ ڕۆژی سێشەمە لە ماڵەکەیدا لە مارا-لاگۆ لە ویلایەتی فلۆریدا نانی خواردنی ئێوارە لەگەڵ وێست، هەروەها نیک فۆینتس چالاکوانی ڕاستڕەوی تونڕەوکە پلاتفۆرمی ئۆنلاین بەکاردێنێتن بۆ بەڵاوکردنی بۆچوونی دژە جوو و ناشۆناڵستی سپی پێستیش. دموکراتەکان و هەندێک لە ئەندامانی کۆماری داوای شەرمەزارکردنی ڕاگەاندنەکانی ئەم دوو ناودارە دەکەن، بە تایبەت سەبارەت بە جوو و داوا لە سەرۆکی پێشووی ئەمریکاش دەکەن کە ئەم بۆچوونانە ڕەت بکاتن. وەزیرە دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن ڕۆژە دوشەمێ گەیشت ڕۆمانیا بەری کۆمبوونا لەگەڵ هەواڵبەندên ناتۆ و وەزیرên derveyên کۆما هەفت ئابووریên پێشکەتی بەرپرسێکی پایە بلندê وەزارەتا دەرڤە گوت ku dê Blinken ڕۆژە سێشەمê alîkariyên nû ragihîne ji bo vegerandina enerjî û elektrîka Ukraynayê li hember êrişên Rûsî ku tora enerjiya welatê dikin armanc. Berpirsê Amerîkî anî ziman ku Moskû biriya armanjgirtina jêrxaneyan hewl dide elektrîkê ji ser Ukraynayê qut bike. Berpirs got Rûsya dronên Îranê li Ukraynayê bêkartîne. ئێستاش دەچینە لای سیروان قەش و هەواڵەکانی وەرزش و موندیاڵی 2022 لە قەتەر.
سلاف قالي بنيران جارك دن أمي قشتك دناف ياري وشالكين مونديالا قطر داب هفرا بكن بقولكي كازيميرو دخولك حيشتي وسيانده همبر سويسرا برازيل بو دوام ولات پشتی فرانسا کو درباسی قوناغا شازدان یا جاما جیهانی دبا بوی سرکفتنا دوام ایدی برازیل مسوگردگه کو حتا گرا بیجی دموندیال ده بمینه تیما سيام ياكو درباسي قوناغا شازدان بو برتغال بدو جولين ديستكفان برونو فرنانديش برتغال زورا اوروغواي بر وريبرتيا جروبا اتشكر دياريا دنيا همان جروبي ده غانا سي بدو سركفتنا كهمبر كوريا باشور بدست خست دلیستکا برتغال و اوروغواي ده گلی بینران بویرک بالکش چه بو کسی کو لیاریه آماده بو با آلا کسکسوری یا جواک LGBTQ آنکو کسین هف رگز خواز و رگز گوهز در باسی عرضا یاریگه بو لسر تیشرتا وی دو نویسین جبو پشگیریا هم جنن ایرانه و هوروها اوکرانیا هبون و یرا کو وکو فرمک پروتستو کرنه هات دیتن لسرانسری جیهانه دنگ ودا نهاجی امتن سر لیستکا هری جاوره کری او جی یا دنافبرا امریکا و ایران دیا جبر گرجین سیاسی دنافبرا هر دو ولاتان ده وی یاری آلیکی سیاسی جی ستندیه تفی کو راهنری تیما امریکا گریک برت هالر گوتیه چند جاره جی گوت براستی کو او گرینگی نادن آخافتنین سیاسی لدور وی یاریه و تنه سرکفتنا لیاریگه جوان را گرینگه جبو ام في ياريه و يارين دوه و ايرو گفتگو بکن نوها كاوا حسو لاستقواني بري تيمان اجتماعي يا سوريا و راهنر نوها لهولندا مريكا وجارك دنت بخير هاتي بري حرتشتين بحصا في ياريا امريكا و ايران بكن حتى چرا دي آليه سياسي و باندوري لسر ليسكا لاستقوانان بكن دنرينا تده براستي كاركي پر زحمت جبو هاردو تيمان وكو سياسي وكو ليستيجي برغو ليستيجي قالكي مغرينغا جبو قناغي دوام وكو كاري سياسي ضغطك مازن سر ياريزانا سر راهينارا تشبويه انه جمكي بر مهمه وكو كاركي سياسي بلا ام بيجن سركاري رياسي جي جمكي هر بر مونترا جبرغو بردنوا كيجان تيمي قدرت قناغي دوام راست طيب جو امريكا جي امريكا دفي سركفتنا كيف تسبخين ولو كاوا راس جبرغو سالان 1980 د قناغي جروب اد جيجاليك ليستن ايران جا امريكا بردي از باورناكم بجاري امريكا نفسها خطايا خو بين في جروبه بس بقشتي تدبيني يعني قال لك مساج وسلوغان سياسي دفي قهرمانيا دفي مونديالي دهن يعني وقت بيسكاد المجوجي مثلا او حسكري هاندا كت قاده ميدان دقيما البرتغال واورغواي وتديت او بشجريا LGBTQ يعني ايران يعني جنين ايراني يعني جيل اوكرانيا يعني اف جهد اف ايصال افيك بويا قادك جبو مساج سياسي هذا حتى كي جان راديت اظن نلقى الويكي كو مارس سياسات وورزش تهفلي هف بك لي بويا راستي براستي وقت قلت از نلقى الوي بويا از خوازم تمي كار رياضي كار رياضي ام كسكي رياضينا كسي سياسي هنا كارن قال يكو باخذن وبيغوين امكار رياضي لازم نار رياضي بيش وقت قلت افكار سياسي هاتي دولتك باعتبار جاري كي دولتك عربي شيبويه او دبيجن عرب كار حقوق انسان نادنوان اجبروي كي كار سياسي هاتنا بيسكي رياضي تبخوا وكو الاستكفانك كو جولارك كرد نافتي مان اجتماعيه سوريا تراستي قال لك برزغريكا هات جبرغو تكسكي كرد وقال لك يا ريزان كرد جي راستي بيكي هاتن كوا برسك دن غريداي يارين دو براسي برازيل وبرتغال شخوات شون قوناغا دوام يعني هدي نيشان ولاتن بهيس خياد بن يا هنزوي ام فيكي بيجن امراسيم كارم بيجن وكو تيم فرنسا وبرازيل نيشانك برمزندان انه بكين قوناغي اخيري امكارن دفوار برتغال بيجن امكارن
حتى راديك مغرب بيجن كارن تشتكي بو قناغ دوام بك باورم حردو تيمي حتى نوكا جزور برزك باش دان برازيل وفرنسا باشه يعني ايرو حطانها فرنسا وبرازيل وبرتغال وايرو جي شخوي دي 4 تيمين دن ورن دسني شاكرين شخواد جروبا يكيد جي تأتيد يا سنغال وقطر واكوادور وهولندا جي او جي ورن دسني شاكرين وشخوا جروبا امريكا وايران جي لقال ويلز وانجلترا وايرو دو تيمين دن ورن دسني شاكرين هدي ايجا بيتر زلال دبنو لو كاوا بيتر زلال دبكاوي كي بيتر هجايكو هرقونا غابشتي قونا غشازدان راست أبا نوكا جميع إيرو بر جرينجن هارد كيش تيم لازم كيمترين خطأ بك تركيز على همي لناف ملعبه ده بندو كار سياسي ده أو تيم أو خطأ كيم أو بسركب كوا برسامني داوي جبرجو أفيك قالك جراف قانون تيجو هرتن سر مسألة هجمرتنا نقول أنك بيجن دو تيم بوانت وان يعني خالي وان وكهف بن مجن شار دو تيمات شار خال آنين وكز نظام وكيجان هب وش دبيشي ده شتى حساب كرن ودورة ده شتى حساب كرن حتاكو تيمك لسر حسابي يادن هرقونا غشازدان وكو هاردو تيما أولي شد ما بين وان شيء ويدوكو لعبة ليسك تعادل أو كيبردي دوام جولكي بيدرن جولكي كيمترن أخيرا أكش جالك مهمة كي كيمترن إنزال وجرتبه باشا قالكي باشا وجبوتا بيشبينيان تجبو جيما أمريكا وإيران تشنكاوا خبرتا أمريكا بيتر هيجانا إيرانيا أزدبينم بيتر أزدبينم جول برتعادل تعادل هاجر تعادل بتيشوا تيجبو هردو إيران وإيران كذا راست هل بتأم وقت دنج أمريكا ناخذ نفيا كوريج برجو أم دنج أمريكا كنالك أمريكي نخازن إيران بسر كذا ل جالكس باس كوام سباسياتا دكين جبوا في بشداري أمي جارك دين بروجكت دين هل بت هفدو بين جالكس باس بله قالي بنران في كيجم كيشن داويا في بش برنامج أم جارك دين بتجرن جم هفكاري خوا داخلي شمو صالح دميجر برنامج حفترنگ برنامج کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرانه باجارن مزن چینه بکین و شنگهای روجا سیشمه به هزن اولکاری هاتن دور پیش کرن جبر میتینگ نتوین کو بانگا آزادی سیاسی و بداوی بونا بندن تندن کرونای دکن اگرکی کجر هفته ابریل پایتخت هریما شینجانگ یا باکور روجاوای چینه بو صدما حسا خلکه و خو پیشاندر داوی هفته درکتن کولانن باجاران لسرانسری ولید خو پیشاندران گوت بندن ریگرتنا لکووید او بهتر هولدان رزگار کرنه آستنگ دکن دیعین کو حکومت رد که و دبیجه هیزن کو مبستن وان نهینینه دخوازن رودان آگر به بندن ریگرتنا لکورونا دا گری بدن ژینێکی تەمەن 42 ساڵی لە کوریای باشوورەوە ڕادستی نوێ زڵند کرایەوە و ئەمڕۆ چوارشەمە لە دادگا ئامادە دەبێت بۆ تومەت یان سبەینی چوارشەمە لە دادگا ئامادە دەبێت بە تومەتی کوشتنی دوو مناڵ کە پاشماوەکانیان لە ناو جانتا دۆزراوەوە پۆلیسی هەڵبەت نوێزیلەندی تەرمەکانیان دۆزیوە پۆلیسی نوێزیلەندی دەڵێ ئەمڕۆ سێشەمە یان ڕادەگەێنێ کە ئەمڕۆ سێشەمە سێ ئەفسەری پۆلیس گەشتیان بۆ کوریای باشوور کردووە بۆ گواستنەوەی ئەو ژنە کە پاشنیوەڕۆ گەشتوتە فڕۆخانەی ئۆکلاند و گواستوانە بۆ ناوەندی پۆلیسەکان وەزارەتی دادی کوریای باشوور دەڵێ کە ئەم کە بەڵگەیان داوتە کاربەدەستان نیوزیلاند سەبارەت بەو تاوانە پۆلیسی کوریای باشوورش دەڵێ ئەم خانمەیان گرتووە لە مانجینۆ چەند هەفتەیەک دوا بەدوای پۆلیسی نیوزیلاند پاشماوەی تەرمی دوو مناڵیان دۆزیەوە. نونەرێ ئەمریکی ئاستۆن دۆناڵد مکیچن ڕۆژە دوشەمێ پشتی شەرەکی لەگەل پەنجە شێرا کۆلۆنێ دە تەمەنێ شێست و یەکاندا کۆچا داوی کرد مکیچن نونەرتیا ناوچەیە کۆنگرسەیە چارەمینا ڤەرجینیا
کو بشک ج ریچموندا پایتخت و حوینه ول باشور حیا سینوری کارولاینا باکور درج دبا او د دسپیکا و مهیده جبو جارا چارمین هاتبو هلبجارتن مکیچن ده جوتمها 1961 ده ل نورنبرگ آلمانیا ج دایک بو باوی سربازکی دیریم بو و دیاوی ماموستای دبستانی بو او د سالا 2016 ده جبو جار یکم جبو انجمن نونران یا امریکا هاته هلبجارتن تا برنامه سبینی کرد کنکشن هر شاد و بختور بنو خدا حافظ بمینند ناف خیر خوشیه ده